سیارە دەبینی بەبێ عیشارەت لا دەداتێن هەر هیچ حیساب لەو ئەو سیارێکە ناکات کە لە تەنیشتی دەڕواتن یەکسەر لەسەری دەسوڕێتەوە تووشی حادسە دەبێت. ئەوانەی کەوا حادسە دەکەن ئەوانەنا کەوا لە ماڵەوە لەلایەن بابی برای فێر کرایە نەهاتوتە نووسنگەکان هەر هەرەمەچی فێر بووە. هم سەرپێچێت ئەنجام داوە خۆت نەبەستایتەوە تۆ شفێری تەکسی یەک مخالەفەیت و بە چەندی خەڵک هەیە بۆ ڕۆسای دەڕۆی هێما هەیە لە پێشت فسفۆر هەیە لەسەر شەقام ڕۆنگ سایت لێخوڕین ئەمە گەورەترین جەریمەیە لە حقیقەتە. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ لە بەشێک لە شوفێران رازینە لە کاتی لێخوڕنی ئۆتۆمبیلدا پابەندینە بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ. ئەم ڕووداوانە بوونەتە جەنگێکی نەبڕاوی سەرشەقام و بەردەوام کارەساتی جەرگبڕ دەخوڵقێنن. لە ئاکامی ئەو ڕووداوانە ساڵانە سەدان کەس لە هەرێمی کوردستان دەبنە قوربانی و لە ئاکامدا کەمەندام دەبن و بەشێک لەو قوربانیانە گیان لە دەستدان دەبێت بە چارەنووسیان. ئەو هەموو ڕووداوە جەرگ بڕانە بەشێکی زۆری لە ئەنجامی خراپی بەکارهێنانی شەقامەکانە. ئەو خراپیەش دەگەڕێتەوە بۆ نەبوونی زانیاری و ناشارەزایی بەشێکی زۆر لە شۆفێران لە بەکارهێنانی ئەو هێڵ و ڕێڕەوانەی کە لە شەقامەکاندا نەخشەیان بۆ چێشتاوە. بۆیە بەرنامەی ترافیک لە مەڵقەیە باز لە یەکێک لە هۆکارەکانی ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ دەکات کە بریتیە لە هەڵەکانی شۆفێر لە کاتی گۆڕینی ڕێڕە و یان ڕۆیشتنی بۆ لای ڕاست و چەپ بە مەبەستی لادان یان دەرچوون لە کاتی شۆفێری و بەکارهێنانی شەقام. ئەمەش یەکێکە لەو سەرپێچیانەی کە بە دەستڕێژی بۆ سەرشەقام و ئۆتۆمبیلەکانی تر هەژمار دەکرێت. حالیان هەمووی نوی سعات پێش ئێستاکە یعنی زۆر بە مۆدایەکی کەم لەسەر کۆڕنیشی بەرامبەر دایرەی مروری دەهاتم وەنەوشەک و بیکاشۆیەک بە پێچەوانەی یعنی وەنەوشەکە بە پێچەوانەی بیکاشۆیەکەی سۆڕاوە بەبێ ئیشارەت لەبەر چاوی خۆمەوشتا حادسێکی زۆر خراپ قەومە. دایرەی مرور ئەو ڕێگەوبانەی دروست کردووە خەتی داناوە لە خەتێک بۆ خەتێک کە بتێ خەتەکەت گۆڕپەرەوە دەبی ئیشارەت پێ بکەیت زۆر بە زۆر شفێرەکان ئیشارەت پێ ناکەن دەبێتە هۆی ئەوەی کە ئەوەی لە تەنیشتەوە دێ لێک تێنەگەیشت لێک دروست دەبێت ئیتر ئەو سیارەکە ڕێک دەڕواتن نازان ئەوەی بەرامبەری خەتەکەی گۆڕە ئیشارەت پێ ناکەیان لە فرکەکان ئیشارەت پێ ناکە ئیسا بۆکەیت کە ناکاتن کێشە و ئیزدیعاملەوە زۆر دروست دەبێتن. حادسێ زۆر ئەنتیکە دەبینین بەڕاستی لەو ڕێگەیانە ئەویش بەهۆی ئەوەیە پەیڕەونەکردنی یاسای هاتوچۆیە لەبەرەوەی کابرا بەبێ ئیشارەت زۆربەی زۆری شتەکان بەبێ ئیشارەت دەردەچی و بەبێ ئیشارەت دەگرێتن بۆیە تووشی ئەو حادسانە دەبین. داواکارم لە لایەنی پەیوەندیدار ئەو کەسانەی کە ئەم جۆرە هەڵانە دەکەن وەکو وڵاتانی دەرەوە لەسەر ئیجازەکانیان یاخود علاماتێکیان بۆ دام بدرێ لۆی جارشکە ئەو هەڵانە دووبارە نەکەنەوە. وەمە بەسە دەچینە بە ڕێبەرایەتی هاتوچۆ یەولێر بۆ بەدواداچوون سەبارەت بە زۆری ڕووداوەکانی هاتوچۆ لە ئەنجامی هەڵەکانی شۆفێر لە تێنەگەیشتن لەو هێڵانە و پابەندبوون بە هێماکان و خراپ بەکارهێنانی ڕێگاکان. یەکێک لە هۆکارە سەرنجەکانی ڕووداوەکانی هاتوچۆ بەتایبەتی لە ناوشارەکان هەوڵی ڕێڕەوگۆڕینی لێ ناکاوە یاخود هەوڵی پێچکردنەوەی لە ناکاوە کە ئەویان بەڕاستی زیاتر پەیوەندی بەلایەنە تەکنیکیەکەی شفێریەوە هەیە. بەداخەوە زۆرێک لە شفێرەمان کاتێک کە دانەوێ بچنە ناو شوێن پێچێک یاخود دانەوێ لاینەکەیان بگۆڕن وا تێگەیشتن تەنها ئاماژە داگیرساندنەکە ئەو ئیکتیفا دەکاتن ئیتر بیانێ مانۆڕەکە چۆن بیانێ ئەنجام بدەن نازان خۆی تۆ
چەند شتێکەیە ڕاستە ئاماژە داگیرساندن یەکێک لە ضرورەتەکانە بەڵام تۆ چۆن ئاماژەکە دادەگیرسێنیوە پەیامەکە دەنێری دەبێت تاکیدش لەو بکەوە ئایا ئەو پەیامە گەیشت بۆ شوفێرەکەی دوات یان نا و دوای ئەوەی کە گەیشت ئایا ئەو شوفێرەی کە لە دواتە ئیجراعاتی پێویستیشی کرد بۆ ئەوی تووشی پێکدادان نەبێتەوە لەگەڵ تۆ کاتێکە ڕێڕەوەکە دەگۆڕی یان نا لە دوای ئەوەی تاکید بوویت اینجا ئەوە دەکەیت بۆ ئەوەی کاتێک کە مانۆرەکەت ئەنجامدا تووشی کەمترین ئەگەری کەوتنەوە ڕووداوی هاتووە شتێکی شێ دەبی شوفێران بیزانن کاتێک کە ئەو ئیجراعاتی باسم کرد ئەو هەنگاوانێک کە باسم کرد نەکرا ئەگەر بێتە ڕووداوێکی هاتووە کەوتەوە لە ئەنجامی ئەو ڕێڕەوە گۆڕینە هەرچەند ئەگەر ئۆتۆمبیلەکەی دواوەش خۆی پیاچێشە دەبێ ئەوە بزانێت کە ئەو بەلانی خەتاوەدادەنرێتن ڕاستە ئەو لە پێشەوە بە حسابی خۆمان زۆر جارێمە کە دەستێ سەر ڕووداوەکانی هاتووە شوفێرمان هەیە دەرێتن ئەخرە و ئۆتۆمبیل لە دواوە خۆی پیاچێشاوم نازانێ هەموو پێکدادانێکی دواوە مانای ئەوە نییە کە هەمیشە ئەو ئۆتۆمبیل لە دواوە خۆی پیاچێشاوی ئەو لانە خەتابارەکەیە ئەو پاسە سەوزە کە ئاماژەدا دەگیرسێنی ئەگە بێ بچێتە ناو شوێن پێچێک ئەرێرە بەر لە هەموو شتێک بەر لە گەیشتن بە شوێن پێچەکە لە بەماوەی 100 متر یاخود 150 متر ئەوە دەبێ حسابی خۆی بکە کە دەوێت بچێتە ئەو شوێن پێچە بەر لە هەموو شتێک نابێت لە ڕێڕەوی ناوەند بێتن دەبێت بێتە ڕێڕەوی لای ڕاستە لە بۆ نمونارێرە دوای ئەوەش کە ئاماژەدا دەگیرسێنێتن دەبێت حسابی بکاتن ئەو ئاماژەکەودا دەگیرسێنێتن لە بۆ ئۆتۆمبیلێک کە لە دوایەتی نەک لە بۆوانی تەنیشتی ئێمە زۆر جار بەداخەوە شوفێرانمان چی دەکەن دەڵێ من ئاماژەم داگیرسان ئاماژە کە دادەگیرسێنی ئاماژە ئەو شوفێرانەی لە تەنیشتن هیچیان ئاماژەکە نبینن ئەوەی لە دواتە ئاماژەکە دەبینێتن ئەوەی کە لە دواشتە ئاماژەکە کە دەبینێتن چۆن تۆ دەبێت حسابی بکەیت کە دەتەوێت لە بۆ نمونە کە بچیت لە بۆ ئەو شوێن پێچە دەبێ حسابی بکەیت کە من ئاماژەکەم داگیرسان دەگەر من شوفێرەکەم دەبێ حسابی بکەم ئایا ئەو شوفێرە ئاگای لە ئاماژەکەی من بوو لە ڕێگە ئاوێنەکانمەوە تاکید بکەم ئەگەر ئاگای لێ نەبوو نابێ من بچمە ئەو شوێن پێچەوە دەبێت شوفێرەوە بزانێت کە ئیشارەت پێ دەکا ئیشارەت دادەگیرسێنی ئاماژە دەداتن دەبێت لە بۆ نمونە بچێتە لە بۆ لای چەپە وانە من کە دەبێت بچم بۆ لای چەپە ئاماژە داگیرساندنەکە کافی نییە بە تەنها نابێ من ئاماژەم داگیرساند و یەکسەر ناوی خۆی لێبێنم بچمە لای لاینی لای چەپە یان بچمە شوێن پێچێک لە بۆ لای چەپە دەبێت منەوە بزانم کە ئاماژە یاخود ئیشارەت ئەوە پەیامێکە ڕیسالەیەکە دێنێت لە بۆچێ لە بۆ ئەو شوفێرەی کە لە دواتە نەکەوی لە لاتە نیشتیشتا لە بۆ ئەوی دواتە دەبێت تۆ لە ڕێگە ئاوێنەکان و لە حاڵەتە تاکیدیشکەوە بزانی ئەو پەیامەی کە ناردت گەیشتە ئەو شوفێرەی دوات چێدرێتن ئەو خەریکی مۆبایلەکەی نییە چێدرێتن ئەو خێرایەکەی ئەوەندە زۆر نییە کە بای ئەوە نەکاتن خێرایەکەی کەم بکاتەوە تووشی خۆپێکدادان نابێتەوە لەگەڵ تۆ دەبێت هەموو حسابەوە بکەیت کاتێک کە بینیت پەیامەکە گەیشت شوفێرەکە ئاگاری تۆە و ئیجراعاتی پێویستی کرد لە بۆ نمونە ئەویش ڕێڕەوەکەی گۆڕی بۆ ئەوی مەجالت بداتێ تۆ پێچ بکەیتەوە یاخود خێرایەکەی کەم کردەوە ئینجا تۆ هەنگاوی داهاتوو دەکەیت کە پێچکردنەوەکەیە ئێستامە هەندێک لە شوفێرانمان هەیە دەبینی ئەوە لە لای چەپی ڕێگایەکە دەڕاتن لە لای چەپی ڕێگا دەیەوێت ڕاستە خۆ بچێتە ناو شوێن پێچێک لە لای ڕاستە چی دەکاتن هەر لەگەڵ ئاماژە داگیرساندن ئەوە ناوی خوای لێدێنێ ئەوە دەڕاتن طبعاًەوە یەکێک لە سەرپێچیە هەرە گەورەکانت بەرپرسی یەکەم لە کەوتنەوەی ئەو ڕووداوانەیە یاخود لەوەی کە شوفێرانمان نەزانن ئەو لایەنە هوەریە چۆنەوە چۆن مامەڵە لەگە بکەن ئەوە نووسینگەکانی فێرکردنە چونکە نووسینگەکانی فێرکردن ئەوان شوفێرمان لە بۆ دروست دەکەن کاتێک کە کەسێک دێتن لە بۆ پۆلیسیاتچۆ و مۆڵەتی پێدەدێتن تەنها لێندرێ تاقیکردنەوەیش پێ دەکەین بەڵام وەکو لایەنەکانی تر کە پێویستە فێرکرابێتن ئەوە پێویستە لە نووسینگەکانی فێرکردنی ئۆتۆمبیل ئەو لایەنە هوەریە بە تەواوی فێری شوفێران بکرێت. ترافیک لەم بەدواداچوونەی لەگەڵ ئەفسەر و کارمەندانی هاتوچۆ لەم کێشە و گرفتانە دەکۆڵێتەوە. ترافیک لێرە لەگەڵ ئەو پۆلیسانەی هاتوچۆ هەنگام دەنێت بۆ چاودێریکردنی ئەو نووسینگانەی کە شۆفێر دروست دەکەن و ڕاهێنانیان پێ دەکەن بۆ ئەوەی بیان خەنە سەر شەقام. دەچینە نووسینگەیەکی فێرکاری بۆ فێرخوازانی ئۆتۆمبیل. لەم نووسینگە ڕاید ڕزگار ئەفسەری هاتوچۆ دەیەوێت یاوەری ئەو ڕاهێنەرە بکات بۆ فێرکردنی فێرخوازێک کە ئارەزووی فێربوونی لێخوڕینی ئۆتۆمبیلە و هاتووە فێری بنەماکانی شۆفێری و چۆنیەتی لێخوڕینی ئۆتۆمبیل بێت. ئیدی دەست دەکەن بە ڕۆیشتن.
ڕاهێنەرەکە ئەگەر چیت لە ڕاوچەی پێوە دیار بوو بەڵام بەردەوام بوو لە مەشق پێکردنی و فێرخوازە. ئەو ئەفسەرەش وەک چاودێرێک لە سەرتوانە و شارەزایی ئەو ڕاهێنەرە تێبینیەکانی تۆمار دەکات بۆ ئەوەی بزانێ ئەو ڕاهێنەر و نووسنگانە چۆن شۆفێر فێر دەکەن و دەیخەنە سەر شەقام. چونکە پۆلیسی هاتوچۆ ئەو نووسنگانە بە بەرپرسیار دەزانێت لە خراپی بەشێک لە شۆفێران کە لە کاتی بەکارهێنانی ئامرازەکانی گواستنەوە و ئەو هەموو هەڵە کوشندانەی کە ڕۆژانە لە شەقامەکان وەک سەرپێچی تۆمار دەکرێن و دەبیندرێن. بمانەیە بسوڕێنەوە لۆ دەستی ڕاست خاتون هیدایەتی دەبێت ئیشارەتی دەستی ڕاست پێکەین سەبر ئەمە دەچینە دەستی ڕاست. دوای چاودێری ئەو ڕاهێنەرە لەلایەن پۆلیسی هاتوچۆ ڕێنمایی دەکرێت و کەم و کوڕیەکان دەخاتە ڕوو. ئاگاداری دەکاتەوە ئەوەی سەرەڕایلایەنی باشی لە فێرکردنی چەندین کەم و کورتیش دەخاتە ڕوو. وەکو تێبینیمان کرد لە کاتی مەشق پێکردنی ئەم شوفێرە بە ڕێزا لایەنی مەمەڕەکانی ناو شەقامت باس نەکردبووی یاخۆ چ دەکات چۆن هەڵچکە لەگەڵ شەقام دەکات چۆن هەڵچکە و لەگەڵ ئەو مەمەڕانەکە کە لەسەر شەقامدانەریان خود چۆن هەڵچکە و دەکات لەگەڵ هێمایەکانی هاتچۆ کە لەسەر شەقامەکان بۆ ڕێنماییکردنی شوفێر هەڵوەسراون لەسەر شەقامەکان یاخود شتێکی ترکە لەسەر شەقام شوفێر فێر دەکەی چۆن بسوڕێتەوە لە کاتی سوڕانەوەدا کە دەسوڕێتەوە تەرکیز لەسەر چ دەکات چۆن لەسەر شەقام خۆی دەرباز دەکات کاتێک کە دووسڕێتەوە دەستە چەپی خۆی دەگرێت یاخود ناوەڕاست شەقام دەگە یاخود دەچێتە هێڵی خێرا ئەم تێبینیە بەرچاو نەبوو و دەتوانی لە هەر سوڕانەوەیەکدا تەرکیز بکەیت لەسەرەوە کە شوفێر دەستە چەپی خۆی بگرێت چونکە ئەگەر شوفێر دەستە چەپی خۆی نەگرێت تاوەکو دەپەڕێتەوە لەسەر شەقام دەچێتە ناوەڕاست و تاوەکو دەچێتە هێڵی خێرا تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێت. تێبینیەکی ترش ئەگەر تێبینی لەگەڵ ئەو کەسانە بکەیت کە مەشقیان پێدەی لە چ کاتێک ئۆتۆمبیلی پێشخۆت دەرباز دەکەیت یان لە ئۆتۆمبیلی پێشخۆت لە چ کاتێک دەرباز دەبی لە ئۆتۆمبیلی پێشخۆت بە هیچ شێوەیەک نابی لە دەستەڕاستی ئۆتۆمبیلی پێشخۆت دەرباز بی لە بۆی تووشی ڕووداوی هاتوچۆ دەبی. تێبینیمان لەسەر ئەوە هەیە ئەو شوفێرێک کە مەشق پێ دەکەی کاتێک کە سایدی خۆی دەبەزێنێت بۆ سایدی یاخود سایدی خۆی دەگوازێتەوە بۆ سایدێکی تر چۆن ئاوێنەکان بەکاردێنی ئاوێنەکانی تەنیشت یاخود ئاوێنەکانی سەرەوەی خۆی یاخود لە پێشە خۆی یاخود تەنیشتەکان بەکاردێنی و ئەو مەمەڕانەی کە لەسەر شەقام هەیە چۆن بەکاریان دێنی. ڕووداوەکانی هاتوچۆ زۆری ئەوەیە کە لە ئەو نەفرانەی دێنەکنەما ئەوانە زۆر باشن ئەمە بە هەموو نەوعەک ڕێنمایەکانی هاتوچۆیان پێدەرێن بتوانن چۆن تەعامل بکەن لە شەقام چۆن بڕۆن هەموو بە هەموو نەوعەک ڕێنمایەکانی هاتوچۆیان پێدەرێن بەس ئەوانەی کەوا حادیسە دەکەن ئەوانە زۆری ئەوانەنە کەوا لە ماڵەوە لەلایەن بابی برای خزم و کەسی فێرکرایە نەهاتوتە نووسنگەکان هەر هەرەمەچی فێر بووە بەنسبەت ڕووداوەکانی شەقامەکان کە ڕووداوانەی هاتو لە هاتوچۆ ڕوودەدات لە نێوان شوفێرەکان دەگەڕێتەوە سەرەوەی زۆر جار باز لەوە دەکرێت کە زۆر خەڵک باز لەوە دەکە هەندێک چەندێکیان دەڵێن لە بەرپرسیارەتیەکەم لەنای ئەستۆی بەڕێبەتی هاتوچۆیە بەڵام لە هەندێک حاڵەتیش باز لە نووسنگەکان دەکرێت کە شێوازی فێرکردنەکان بە شێوازێکی یاسایی نیە بە شێوازێکی تەندروست نییە بۆیە ئێمەش من وەکو خۆم هەردوو لایەنی ینی بەرپرس دەکەم لەم حاڵەتەی چونکە ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی نووسنگە هەیە ینی بە شێوازی تەندروست و بە شێوازی یاسایی و فێرخواز شوفێری دەکات بەڵام لە هەمان کاتدا هایتیشمان ڕاهێنەرە بەزمۆڵەتی ڕاهێنەرایەتی نییە کەواتە مۆڵەتی ڕاهێنەرایەتی نییە چۆن دەتوانانی خەڵک فێرکە. ترافیک لە بەردەوامی بە دوواداچوونی لەگەڵ پۆلیسی هاتوچۆ دیاردەیەکی مەترسیدار دەخاتە ڕوو ئەویش ڕۆیشتنی پێچەوانە یان ڕۆنگساید لەلایەن دەیان شۆفێر. ئەو سەرپێچیەش لە شەقامی بەحرکە نزیک گوندی لوبنانی دەکرێت. بێگوێدان بە یاساکانی هاتوچۆ و گشتی چەندین شۆفێر شەقام خراپ بەکاردێن و بە شێوەی ڕۆنگساید ڕێگا دەبڕن و دەبنە کۆس بۆ ئۆتۆمبیلەکانی تر و شەقام. بە هیچ شێوەیەک نابێت ڕۆسایت بڕۆی لە بۆەوەی
خەلکانێک دێ لە ئاراست بە شێوەیەکی ئاسایی خۆ دێ بە شێوەیەکی ئاراستەی خۆی دێت تۆ تووشی ڕووداوی هاتوچۆی دەکەی بە بەلاش و حەلاش. ئەم سەرپێچیەش بە کوشندە و مەترسیدار لە هاتوچۆ وەسف دەکرێت. جگە لە سزادان پۆلیسی هاتوچۆ بەردەوام چاودێری جوڵەی شەقام دەکات و شۆفێران هۆشیار دەکەنەوە لە ڕاستکردنەوەی هەڵەکان و وانەزانن تەنها خۆیانن لە شەقام و مافی پیادەڕە و هاوڵاتیان و ئۆتۆمبیلەکانی تر پێشێل نەکەن و نەبنە هۆکاری دەستڕێژی. برای بەڕێزم فسفۆرمان لەسەر شەقام دانایە هێمەی هاتوچۆ لەسەر شەقام هەیە فسفۆر لە پێشتە یعنی ئەو هەموو سەرپێچێت ئەنجام داوە خۆت نەبەستایتەوە تۆ شوفێری تەکسی 24 کاتژمێر لەم شارە ئیش دەکەیت یعنی یەک مخالفەیت و بە چەندی خەڵک هەیە بە چەندی ئەو ئۆتۆمبیل هەیە کە تایبەتە مۆڵەتەکەتمان بدەبێت زەحمەت. ئەوەی ئێمە تێبینی دەکەین لەسەر شەقامەکان ئەو هەڵانێکەوە شوفێر ئەنجامی دەدات یاخۆت ئەو سەرپێچیانێکەوە شوفێر ئەنجام دەدات یەکێکن لە هەرە هۆکارە بەرچاوەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر شەقام چونکە ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ مەیدانیان لەسەر شەقامەکانین دەبینین کەوە ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی چووە دروست دەبێت ڕووداوەکانی هاتوچۆ لە ئەنجامی چووە دروست دەبێت یاخود لە ئەنجامی هەڵەیەک شوفێر دروست دەبێت یاخود لە ئەنجامی سەرپێچێکی شوفێر دروست دەبێت و دەبینین تێبینیمان کردووە زۆربەی زۆری ڕووداوەکان ئێستا لەسەر شەقام ئەوەیە کە شوفێر بە شێوەیەکی بەرچاو پابەند نابێت بە یاسایەکانی هاتوچۆ بە ڕێنمایەکانی هاتوچۆ بە تایبەتی ئەو مەمەڕانەی کە لەسەر شەقام کێشراون دەبینین لە چەند سرکەیەکدا چەندین حاڵەت لە چەند سرکەیەکدا ڕێرەوەکانی خۆی دەگۆڕێت ئەم ڕێرەوەگۆڕین لەسەر شەقام یاخود پابەند نەبوون بە هێلەکانی سەر شەقام یاخود پابەند نەبوون بە هێمایەکانی سەر شەقام ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە شوفێر تووشی ڕووداوی هاتوچۆ بێت لە ئەنجامدا هەڵە دەکات کە هەڵەشی کرد تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێت و ئەو هێلانێ سەر شەقام کێشراون بۆ سەلامەتی هەموو لایە کێشراون بۆ جیاکردنەوەی ئۆتۆمبیلەکان لەسەر شەقام لە یەکتری بۆ ئەوەی هەموو لایەک دوور من لە ڕووداوەکانی هاتوچۆ و شوفێریش پێویستە پابەند بێت بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ پابەند بێت بەو هێلانەی کە لەسەر شەقام کێشراون. دەبینین کە تێبینیمان کردووە زۆربەی شوفێرەکان کە لەسەر شەقام لەسەر هێلەکان ناڕۆن بە شێوەیەکی یاسایی بەڵکو هێلەکان دەبەزێنین لە چەند سرکەیەکدا چەند مەمەڕێک دەگۆڕێت لە پایچی بۆ چ مەبەستێک و ئەو خاڵێک کە بۆ دەچی بە هیچ شێوەیەک دەستنیشانی ناکات و ئەو سوڕانەوەی بۆی دەڕوا لە دوورەوە دەبێت خۆی حازرکە بۆ ئەو شوێنێکەوە بۆی دەسوڕێتەوە بەڵکو دەبێت هێمای ئاراستە داگیرسێنی و شوفێر پابەندیە بە هێمایەکانی ئاراستە یاخود بە هێمایەکانی ئاراستە کە داگیرسێنی بە شێوەیەکی هەڵە داگیرسێنی یاخود کە لە ئۆتۆمبیلی پێش خۆی دەرباز دەبیت بە شێوەیەکی هەڵە دەرباز دەبیت بە هیچ شێوەیەک نابێت شوفێر لە ئۆتۆمبیلی پێش خۆی لە دەستە ڕاست دەرباز بیت تەنها دەبێت لە دەستە چەبی شوفێر ئۆتۆمبیلی پێش خۆی دەرباز بیت بۆ ئەوەی بە شێوەیەکی یاسای لەسەر شەقامەکان بڕوات دەبێت پابەند بیت بەسەر ئەو هێلانێکەوە لەسەر شەقام کێشراون نابێت بە هیچ شێوەیەک لەسەر هێلەکان بڕوات دەبێت لە ناوەڕاستی هێلەکان بڕوات بۆ ئەوەی دووربی لە ڕووداوەکانی هاتوچۆ و پەیوەستبی بە هێمایەکانی هاتوچۆ بۆ سەلامەتی گیانی خۆی و دەوروبەری. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ ڕێنماییمان بۆ شوفێرەکان ئەوەیە کەوا دوور بن لە هەڵەی هاتوچۆ دوور بن لە سەرپێچیەکانی هاتوچۆ و ئەو شوفێرانێکەوە سەرپێچی دەکەن لە یاساکانی هاتوچۆ ئێمە غەرامەیان دەکەین بە پێبژاردن و نمونەشمان زۆرە بۆ لەسەر شەقامەکان دەبینین لە زۆر شوێن کە سەرپێچی دەکەن پۆلیسی هاتوچۆ دەست بەجێ دەگاتە ئەو شوێنە یاخود دەست بەجێ مەپارزەکانی هاتوچۆ ئیش و کارەکانی خۆیان دەکەن شوفێر لە ئەم شوێنە پێبژاردن دەکرێت واتە غەرامە دەکرێت. بەشێک لە شوفێرەکان کە لە کاتی خراپ بەکارهێنانی شەقام ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ غەرامەیان دەکەین و نمونەشمان زۆر بوو تازە لە پێش چاوی بەڕێستان بینیتان ئەو شوفێرانێکەوە شەقامیان بە خراپ بەکارهێنا یاخود بە شێوەیەکی پێچەوانە یاخود سەرپێچیان کرد لەسەر شەقامەکان بینیتان ئێمە چۆن دەژیرمان کردن و یاخود هەستان بە غەرامەکردنی ئەو شوفێرانە. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ لە بەشێک لە شوفێران رازینە لە کاتی لێخوڕنی ئۆتۆمبیلدا پابەندینە بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ. ئیشارەت حەل نییە لە بۆ چارەسەکردنی کێشەکە و نییە ئیشارەت ئەگەر توش هەم ئیشارەتت پێکرد ئەگەر تووشی ڕووداوی هاتوچۆش باید لە هەمان کاتدا ئیشارەتش پێکرد بەڵام کەم تەرخەم بووی
جێبەجێکردنی سوڕانەوەکات باشە ناتەنها ڕێنمایی دەکەین ڕێنمایی بەڕێزە دەکەین بۆ ئەوەی دووربی لە ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوێش تەندروست ئۆتۆمبیل لێ بخڕە زۆری ئەو شفێرانێکەوە گلیان لە سیستەمی هاتوچۆ هەیە دەبینین لە ڕووداوەکانی هاتوچۆ ئێمە مەدانیان کە ڕووداوەکانی هاتوچۆ دەبینین خودی شوفێر کەم تەرخەمی یەکەمە لە دروستبوونی ڕووداوەکە. بۆ دەستنیشانکردنی ئەو کەم و کوڕی و هەڵانەی کە شەقامی کردووە بە گۆڕەپانی ڕووداوەکانی هاتوچۆ و چۆنیەتی گۆڕینی ڕێڕە و بەرنامەی ترافیک شارەزایەکی ترافیک دەدوێنێت سەبارەت بەو باسەی کە شەقام بەدەستیەوە جیرۆدەی دەردی ئەو نەزانی نەبووە. لاین جیایە و لینەکە جیایە. لاین نعنی خەت، لین نعنی مەسار. مەسارەکە ئەوەیە کە ئەمە مەساری سیارەکەیە لە بینی دوو خەتەکان بڕوە، نابێت لەسەر خەتەکە بڕوە، نابێت خەتەکە لە ناوەڕاستی سیارەکە بێت. جوابی ئەم سوالەکەی تۆ بە حقیقەت لە بیدایەتە سەبەبی ڕئیسیەکەی کە ئەوەیە لێرە موڵەتی شۆفێری بە باشی نادرێ بە هاوڵاتی. سیستەمێکی باش نییە بۆ دانی موڵەتی شۆفێری. چونکە موڵەتی شۆفێری احتیاجی بە سیستەمێکی زۆر توند هەیە. تۆ نابێ هاوڵاتیەک موڵەتی بدەیتێ کە خۆی شوفێر نەبێ. بەداخەوە ئێمە ئێستا شوفێرەکانمان زۆر شت لە قوانینی مرور لە تعلیماتی مرور نایزانن. ئەو هێمانە نازانن معنای چییە، بۆچی دانراوە. ئەو هێڵانەی کە تەقسیمی جادەکەکە بۆ 3-4 لاین. ئەو لێنانە مەفروزە سایق لەسەر ئەو لێنانە بڕوە و لە لینێکەوە بۆ لین نابێ حرەکەت کا بەبێ ئەوەی بەعضی ئیجراعاتێکی ضروری هەیە بۆی. کە میسال هەموو لینێک سرعەتی خۆی هەیە. هەموو لینێک لە دەوراتی فێربوونی شوفێری پێتەڵێن کە ئەم لینە ئەگەر لینی چڕاو بێ ئەمە عیبارەتە لە دیوارە کە ئەنەما دیوارە. لاینەکە ئەوەی کە لەسەر جادەکە ڕسم کراوە عیبارەتە لە دیوار. بۆمێ ئەگەر دیوار هەبێت تۆ ناتوانانی لە لینێکەوە بۆ لین بێ ئللا بە شروطێکی معەن. شروطەکەش چییە؟ لازمە باش تەماشا بکەی لێنەکەی کە ئەتەوێ بۆی بڕۆی بەتاڵە یان بەتاڵ نییە. سرعەتەکەی چەنە؟ هەموو لێنێک سرعەتی تایە. لین هەیە 60 کیلومتر، لین هەیە 80 کیلومتر، لین هەیە 100 کیلومتر. بەداخەوە لێرە کەس التیزامی پێ ناکە. لینی زرد معنی سیارە ئەم جادەیە دوو سایدیە، معنی سیارەیەک بەرامبەر تایە ئەگەر زرد بێ. في حين ئەگەر سپی بێ معنی ئەم جادەیە بۆ ڕۆیشتنە جادەیەکی تر هەیە بۆ هاتن. ئێمە مەفروزە پێش ئەوەی مۆڵەتی بدەینێ و اختیباری بۆ بکەین. مەفروزە جهتێک هەیە پێڵێن مەکاتبی تعلیمی سیاقە. ئەو مەکاتبی تعلیمی سیاقە لازمە ئەو مەکاتبانە مستەوایەکی بەرزی هەبێ، سایقەکان فێرکە لێخوڕین چییە. بەداخەوە لای ئێمە ئەمە نییە. بۆمێ یەکێک لەو شتانەی کە تۆ ئێستا ئیشارەتی پێدەی مۆزوعی لینەکان چۆن بەکاری بێنین. لینەکان چۆن بەکاریە؟ لە حقیقەتە کە سواری سیارەکە بی و قەرارە دەی بچی بۆ جێگایەک مەفروزە پێشەوەی سیارەکە حرەکەتکە تۆ لە مێشکی خۆت تەسبیتی لینەکانی خۆت بکەی. مەسەرەن لێرەوە چی بڵێن بۆ جادەی شۆڕش. لێرەوە فکری لێ یەکەم ڕێگاکەم لەکوێیە، کام ڕێگا بەکارێنم، کام لێن بەکارێنم و سرعەتەکەم چییە؟ ئەمانە هەمووی تەسبیت یەکەم ئینجا لەسەر ڕوون. ئینجا ئەگەر گەیشتم بۆ سەر جادەکە مەفروزە زۆر ئیلتیزام کەم بەو لێنەی کە من اختیارم کردووە پێش ئەمە اختیاریکەم کە ویستم احتیمالی هەیە لە عانی لێخوڕینە احتیاجت بچی بۆ دەستە چەپ یان بچی بۆ دەستە ڕاست بۆ ئەمەیە لەوێ قەرارێکی ترەیە. ئەو قەرارەش نابێ فوجایی بێ. مەفروزە قەرار بدەی
تەماشای دواوە بکەی بە ئاوێنەکە تەکوتکەی کە هیچ سیارە نییە لە لەینەکەی چەپت یان ڕاستت یان ئەو لێنەی کە تۆ ئەتەوێ بڕۆی بۆی بەتاڵە دوای ئەوە ئیشارەتەیە دوای ئەوە جاری تر تەماشای ئاوێنەکەیەکەی ئینجا سیارەکە ئەبەی بۆ ئەو لێنەی کە ئەتەوێ اینجا ئەم شتە بەداخەوە عیبارەتە لە منهاجی تعلیمی لە سیاقەتە ئەوە نیمانە. ڕۆنگساید لێخۆڕین ئەمە گەورەترین جەریمەیە لە حەقیقەتە. ڕۆنگساید نابێ بەکاربێ نهائیەن بەداخەوە لێ زۆر ئەبینرێ و خصوصا لە مناطقی سەکەنیەکان چونکە پۆلیس کەمە مراقبە کەمە و سەقافەت کەمە. شتێکم بەبیر هاتستا بەحسی بکەم بڵێم لە ئەمریکا وابزانم لە پەنجاکان سیارەیەک بە ڕۆنگسایدی دامی سیارەیەکی مەکتەبی مناڵانی کردبوو 12 مناڵ کوژرا بوو لە ناوێ بۆمێ لە زمانی خۆی مەجلیسی نواب قەرارێکی دەرکرد بۆ ئەوانەی ڕۆنگساید لێ ئەخڕن. عقوبەتەکەی ئەوە بوو کە سەحبی ئیجازەکە مەدە الحەیات لە سایقەکە لەگەڵ حەبسی بۆ 7 ساڵ. لە کۆتایی بەرنامەی ترافیک دەمانەوێت شۆفێران لە کاتی گۆڕینی ڕێڕە و هۆشیار بن و بە ئاگاییەوە هەنگاو بنێن بۆ ڕۆیشتن بۆ سایدێکی تر بە گرتنەبەری تەواو ڕێنماییەکانی هاتوچۆ بۆ ئەوەی خۆیان و دەوروبەریان سەلامەت بن. ئەو سەلامەتیش لە کۆتاییدا دەبێتە هۆی دروستبوونی کۆمەڵگایەکی تەندروست و سەلامەت لە بواری هاتوچۆ کە ئەو هەوڵەش بە پابەندبوون بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ بەرهەم دێت.